دەی هۆشبەر ئەو چەکە شاراوەیەی وردە وردە لە ناوت دەبات ئەو دەرمانەی بۆ هەتایە نەک چارەت ناکات بەڵکو خەون و خەیاڵ و ئایندە و ژیانت پێ لە دەست دەدات. مادەی هۆشبەر دوو شەی پێکهاتوو لە چەند پیتێک بەڵام وێرانکەر و ڕوخێنەری مرۆڤایەتی و گەنجان. بۆ ئەوەی ئەم چەکە مەترسیدارە ئەمڕۆ کۆنتڕۆڵ بکرێت و ڕێگری لێ بکرێت و خوێندکاران و گەنجانمان بە دوور بگرین پێویستە بەردەوام هۆشیاری بڵاو بکرێتەوە. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەروەک هەمیشە بارکی سەرشانی خۆی دەزانێت دەست پێشخەر بێت لە گفتوگۆکردن و باسکردنی خاڵە ترسناک و زەرەرمەندەکانی ئەم دیاردەیە. ئەمڕۆ لێرە هەمومان کۆبووینەتەوە لە ڕاگەیاندنی هەڵمەتی نیشتیمانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان. لێرەوە دەڵێن ژیانی خۆت و کۆمەڵگا بە بەکارهێنانی مادەی هۆشبەر لەناو مەبە. بۆ نمونە لەمە زیاتر تێبڕێ
لجاتي ويتنها لبونكانا هەموو سەلیمانێ کە مەعاشمان وەرگرە چین بخوێنەوە هەموو هەفتەیە پێشەمە و جومعە ئەچین واتە پاتەی ئەچینە دەرەوە ئەم پێوترێ habituation ئەمەشیان لە ڕاستیاوی لایەزە no major consequences کاریگەری کێشەی زۆر نییە ئەم دوانە کێشەکەیە abuse Later, individual continues to use substances despite major negative effect. Later, كسكا بدل لو كأزاني زريبة لو تبرئوا تنها جمعة بروجبنتي جوا ما مصار دوامك بين دوامه الشوق كاره تأثير يصير في ونكون مباراتي كان يكزاني كدوا أجزاني واحد بكاري شو هلا أزال خوشي آخر طور dependence قالوا دبون أنا معنا كسك بناشاري بكاري واتا نخوشي دينية نهيشي بناشاري ناتونش كبت وازي دينية توشي يونيفرسيتي جاستيو درونية أما يصير أمانة عمتي نخوشة أما continue فيها هذا الشيء لما دواء يودار بتواني لهذا الشيء لما نرى يمكن نسيره ويفهم برزا كسر كهذا الشيء لم إنا نعرف لهذا الشيء لم شنا نعرف أجل هي رجعنا للجوار كاري هذا بسكون بيفين ينتج بين stage pre-contemplation وقت واتا اگر تبعي لسر جگره سمپلی که اگر جگره ششری جگره ششری نبود باوای دارن آره کنار لای اروازی جگره کنن واتا خوشی حد بیش هیچ کسی نبود برای کنن تندرستی مباشر چشری فقط آن پیش pre-contemplation contemplation أما هؤلاء والله السلام شكرا ورفع عليه سوريا أمواتا خابيل يكون لا مزامتشون وازنية لذا كسبا بيدا باشر لأبيه preparation هو أعمال كذن بوي أولئك الله يبقى أما نبروا ودور لنا ندان نبوي ورقائنا حصلوا تمام أم حفتي برا كنا نقدر كان يرجع برا وزوجي كاو كان يرجع واسطين أكشن أولا كتسقى بالبيت والله يجوني ما لما يقال الشر ما كنت أنا مشليه maintenance أم طور زوجي كسك واسي ليش لما ذكر هذا قرين قبل دوام بتسقى واسي otherwise الجنا أشيء توري relax abstention legal experiment كيش بكارنا هني لو أنا زوجك مع الوالد experiment لو أنا تيامان فوما ما بكارنا سكرما على جرينجا بريفنش ريكيج لا مشاري لم توريها مشاري جرينجا مشاري نصيحة بعضنا في نصيحة سورية باشي ثلاثي ومعانا باشي كامل لو أنا خوشة أو نشوة في تترافع يمكن ترافع باشي في ترافع إسلامي سيدي وزور باشي لا شيء نشأ ورجل واحد هو كان لم تطرع بريفنشن دولية تصور كم هو وزارة الشؤون الوطنية مواقع يوادار على العلاج والخروج
human resources. Social recreation و cultural education ئەوەی بۆ مناسبات بەکارێنێ یاخۆی کە بۆ بەخۆ لێرە brief intervention بەکارێنێ واتە دەستێوەردایەکی دوورە هاتە نەمانە کەسانی ئەوەی سایکۆلۆجیستەکان سۆشیۆلۆجیستەکان دەڵێن دیارەبێت یاخۆ ئەوانەی تەندروستیەکان دەوێن دیارەبێت کە تەنها هۆشیاری نییە بەڵکو بگرە باسی زیاتر سایکۆلۆجیکیشن پێوەبێت چۆنێتی شارەزایەکانی کەسێک شارەزایەکانی بەکۆت بکەیت بۆ ئەوەی بتوانێت لێرە ئەگەر هیچ نەبێ نەگەڕێتەوە وەرە نەڕواگەرەوە لا کورسەکە abuse و dependence ئەوەی کە خراپ مامەڵە واتە تەسێکی زۆر خراپ لەسەر هەر بەکارێنێ dependence ئەوەی کە بە ناچاری بەکارێنێ ئەمە لێرە specialized treatment پێویستە specialized treatment شارەسەری تایبەتمەندی خۆی هەیە کە دەستشی دەبنێت دەستپێکە سیشی باڵی دیار نەخۆشخانەی تێکەوێت کەوتن لە نەخۆشخانەدا دەرمانی تێکەوێت و دواتریش ڕاهێنانەوە ڕاهێنانەوەی دەرونی وڵات هەرێکی لەمانە ئەمە تێچووی کەمترە تێچووی زۆرترەکە ئەمە تێچووشی زۆری دەبێت و کە ئەڵێت ئەمە کێشێکی تەندروستی کۆمەڵە ئەگەر یەک کەسی توش بوو ئەمە واتێنەوە 5 کەس پێوەی مەشغوڵە یەک کەسی توش بوو لێرە کەسوکارەکەی پزیشکێ بێ سایکۆلۆجیستێ بێ هاوڕێش بێ هەر یەک کەس 5 کەس بە خۆیەکی لۆدار یەک کەسێکی پێدەن 5 کەسی لۆدارەکە و هەر یەک کەس ئەگەری هەیە بتوانێت 5 کەسی توشکە واتە ئەم چاڕێنی باخۆ قراڕەکەدا من ئەو کەسە بێنە ئەگەر من هاوڕێیان چی توشکە واتە دایمەش وای باسەکەی لەوانە زۆرەمان وارێگەر ماوادێکمان وارێگەر لە هاوڕێکمان پێ بێت وایە یەک کەس دەتوانێت 5 کەسی توشکە بەڕێزان خولەکەمان بەردەوامە و وانەی داهاتومان لەلایەن بەڕێز حاکم دکتۆر ئاوات عومەر قادر سەرۆکی دادگایەتی هەڵچوونەوەی ناوچەی کەرکووک گەرمیانەوە پێشکەشتان دەکرێت با بفەرمێت ئەمەوێت سەرەتا سوپاسی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی بکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە لە ڕاستیە ئەمە شتێکی باڵێ نایە بوو بە پێزە کە قسە لەسەر مانەڵی دیارەدا قسە لەسەر بابەتی مادە هۆشبەرەکان بکەین کە بابەتێکە جاران حاڵەت بوو بەڵام بەداخەوە خەریکە ئێستا تەشەنە بکەنەوە بەرەو ئەوە بچێت ببێت بە دیاردەکە لە ڕاستیان من ئەمەوێت لایەنی قانونەکەی باس بکەم سەرەتا مادەی هۆشبەر بەداخەوە کە بەرهەمهێنانەکەی نزیکە دێت بێتەوە بۆ جدی بێەوە بەخی ئیجمالی حتا هەشتایەکی ئەومانێکی هەیە بەرهەمیە لای ئەوان شتەکە وایە بۆ بەچەکان وایە دیارە یاساکان شتیان سزای نادەن لە ئەفغانستانیشان دەوڵەتێکی مەرکەزی بەهێزیش نییە مۆنتەقەیەوە بینە لەبەرەوە سەرچاوە بەرهەمهێنانی ئەم مادە هۆشبەرانە لە ئەفغانستان زۆر لێ بۆ دوور نییە پێمان سوین لەگەڵ پێدا ڕۆژدارزانانی دوای نۆتەکان تێکەڵایەکی زۆر زۆر بوون هەموو جارێ هەمومان ڕۆشت هەمومان چی بوو بۆ ڕێزانەیە کەمەنیانە دوایەوە لەبەرەوە تێکەڵاوی دروست بوو وردە وردە لە دوای ئەو کاتەوە حاڵەتی مادەی هۆشبەر بەیاندا ئەجینا پێش ساڵی نۆیە ئەوان زانن سێ لە چوار کەس هەموو بارزیای سێ بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەوانیش چی بوو ئەوانیش جەهای تەقلیدی بوو مەقسەد و شێر و ئەوانە بوو زیاتر بۆی بەکارهێنان نەبوو زۆر واتانی دراوسێ ئەم بابەتە زۆر زۆر لە حاڵەتە زیاتر و بەداخەوە بێت ئەوانەکان ساڵ بە ساڵ بێتەوە زیاتر
وقوة الهوكاية زيادة أو زيجي سوري سوري ما أدري شو لبر أويكا إمرأة مسائل بالإسمانية بس الوسائل إن شاء الله يوم زاوج الوضع المتسلسل سوري ما يزيجني وهيشتا أما أنا كداخل من المنجم أو كان سنسام ولا أو رامجش شو يعني بس طبعا هيش عليك مواد كده أي مواد هنا يعني شو تصرفات أي مواد مش مواد كده بعض كان يقول لي هذه بعض كان يقول لي شو ده ولا ليه شو كده بيكاج كده سبعة كده اسم الدول اللي يجي معنا قبل إسماعيل وقبل غازي هنا إذا وقتين كده بصراحة على الرب يعني التكنيك شيء أنا التكنيك ده يصور حفلة عشيشي يقول غاز بس الذي هذا تشوتوته لو أتى الدنيا بلو حتى في المواقع بلو لا فرش عميم لا فرش عميم سواء كان فوق في سكان بربع فرش مكياج سراوات زوج يعني مش نعمل بالبعض إلا بوشي ولا كل إسلام هدف أساسي هو كل إسلام أو ما هي كل إسلام نعم الأصل كل إسلام بعد إسلام يعني فرق بعد إسلام يعني فرق إيه بس كل ده كده ليه واحد البنا أو لا تجي طبعا شو زور لأنه منطقة عليك حدود مثلا مزارع كذا والمنطقة حدود شركات عمومية مزارع قضايا بنجو قضايا كذا قضايا جدار سوراء اليوم ضم شوية كوتو لكل سنة شوار باش يجي زوري أكيد داخلته أرواد دوش يقولون تجي أشوفه طبعا أول مسكات بيكون عليه كرسيو ثم باشا شو تركيا ودري شو هذا وقت اللي يجي وتدي بس كده قصة تجي على بدوان كرجاي فلوس كرجاي رأي يعني مش شو هي كيف لازم بس تشي زور طيبة والباقي نسوي زور تشي يعني يشجع ولا زور ولا مش أو شيء مختلف أو كاش ولا شو تعرف كيف تشتغل يعني ويا بيجي ويا بيجي كذا مواد وهذا كل سنة وين طبعا لكروسان شيء تهجري وسط يبدأ الوسط كسينا يعني أو كسانة أمانة كده كروسان في الوجه شو هذا السنة يعني سلمان بيس كده ده بني كافي بيس كده ده فلاش كده هم تهجري شو العالم أو كده الدنيا بس بقول لك وصراحة تبدأ سنيكش أفلوش بسزار بسينزار إكتر ناس الشبكة دسنا كدسنا لو رأيت الوزارة هذه الوزارة مين الوزارة أواني لا يتم الوزارة تاجري وسط وطبعا شمالي الزولة بالنسبة حاول اسمع نظرية تاجري وسط لحدود الشرصان والمصالح لكن ما بيصلح يعني بدوام لا بدوام خالص لا بدوام لا يسوي بس لو تبيز ولا جوازنا ضروري لا تبي وكان لا هتزود وين مجازفة يعني جيني ولا ناجي وهتشد إمام بس يعني يقول طبعا ما في أسا
دەستگای ئاسایش ئەڵێ توانە وەسایلی تەواوی بەدەستیان هەیە بۆ لە سنوورەکان هەتا پێویستە ساڵهای ڕێسا سۆنار نەوە سۆنار دەبڕەوە پێشتە هەرچێ هاتووە هاتووە جاراتەکە لە ئێستا کەشفە بێت دەبڕەوە چی هەیە؟ جیازەکە بەڵام پشتینەوەی ڕێگای قاچاقە تۆ کوردستان دەدەست زۆر زۆر لەوەش مشکلەتە لەوە تۆ کۆنتڕۆلی کوردستانەکەت لە وەزیریەوە تاقانکەینەوە استخدام بلا وصف يعني تو ايش كنترول تشيك الى شراب شراب يذكر ما جاء ولا هو يعني شيء الله يدعو كسائر الشكراني تسعى دوشكي لغلا تشير لغاية يعني ولاتي ما تاريخ سهلة تاريخ سهلة لروي كده سيزور وهذا هذا والله سيزور بدو شارع زين كأنه لروي هذا اسمه لروي زيادة الناس اللي يوجد في ثاني هي أنا أول سنة رادي أحكي طوال يسمون الدكتور يجي يكسر لك أوعى يسمون يجي دكتور براسه على شيء على من اللي جاز كده سعر كم سعر غالي اسمه جاز زيك نص شيء أنا بدي تعصب على اللي على شيء الناس هنا جهتي لنا رزاق خليلي شيء رزاق خليلي كاكا أيا أنا كده ولا بمام بيت كلها شيء مثل بعضي لما تبي لو كمان لو شوية منها لكن لما كنت تحكي لنا بالبيوت يعني نيجي تراش تو تراش ما نيجي كوار وتدي كده وش تتبع تلفون تبغى ما نيجي أو أنت يجي ومن لازم سألت تكنيك لازم طبعا أول تجواب السماء وركا ما تحكيك بدل تشتغل شهر رجل الليل تبغى يسكر سحر جون بعد خانة كده كل ده خانة كمان كده بس هذا صعب مش صعب على أنسى الله عبد الله عزاقور والمياه تلفون وقت كبار يدون السماء الواقع كذا يعني يجي له طريقة الناس عم السماء على السماء طبعا بمشي يعني أول سكة جبارين عادة قطع أطراف نار والله عسى إيه طبعا خطأ نزل قانونا كسيك مسؤول به أن الرسالة يا تبوايا مثلا لا بالعقل زوجة مكان مواسم أمانة سزادة لسد أساسي أو بيعيد الزاد يعني تروح بارك مو هاتور بس قبلها عليك الخيالي يا تصل عليك مثلا شو ما عمل الوزارة ساعده خمس وزارة على الوزارة وترى عم زور سنة ما بيبقى بس كذا عليه بزوجة منظر البلد السليمانية كما منظر البلد أنا باي كنجاز بس سير ببارة كتير هذا أبو يعيا بزاف كلامه تشتبه يعني بالتأكيد زعيم فأقول بس يا أساس وقت عسكري افتاكا جاتنا بس قال هذا شو كمسؤول بين سنوات أبو يعيا بزاف ويسزع أدري سزع كان إن شاء الله على وجهه أم تاجر الأوراقات مين تاجر الأوراقات سزع كان ما بيسويش حتى سجني هذا على المساعد ما بيصير كان يجوا على هو مثلا هذا على بيصير سجني هذا على زوجة كذا مش جابوا يعدها إلى جدول كمان في سنة جدول كان شيء علمي
شش حاجة جدول دانا جدول يك حشيشي يعني جدول دو مثلا فيتامين سي دو يعني بكفي كاليجري يعني سروش تبع كان فرق الجدول يعني وكي زور لا نوع ليش طبعا نوع زور او يك زوز خطر حشيش لقال كريستال او دوانا زوز هذا شيء تذكرته حتى اللي عندك شوي مجال عندك الأوانيت بحال بالنسبة للتعجيل هو إما رأس الأمور بالإبتداء للأسايش وأسايش وزوربي زوري جاء أمو باسي بأمر من أنبو من أنه تاجر كان مولد جاء وإذا لا يسأل أواني مثلا فرشي هنا يعني مثلا نورمالي هنا مثلا مش جزانا نمر على الله طبعا زوج جايش زوج لحى ما قد يسمع بيه شو حكونات عن زوج جاي شو كان بدرس كذا التجارة أبدا أشياء سائلة أشياء فعلية أبدا تقول الشركة هنا أما لا رغم التجارة كذا يأخذ رأي رسالة بين الكورة وتدرس آية لكن مساعدة ما يزيد الرجال يا سيدنا شكلها بعض آية لم ليس بيجيب شكلها الأشجار مواد الوسط بس بعضهم نمي ويبيني هو يسوى على سعيش زور وصوصات ومن هيش كيسي جوار نمي خوف هذا عايز يجلس شكلها يعني هؤلاء ولا تقول بالله لأن هذا طبعا شاطرين زيادين أمور خمس مليون أمور بس أنا فوز يعني شغالة شغالة هم كاتب ما نقدر ولا يجي نبيز ولا يمكن ما بيز ولا هذا شغالين سلوزيا طبعا بيجوا مثلا بيجوا أفسر قابل أفسر الحمد لله يعني في وجه للأسف هذا اليوم ما ساعدت بدأ في تشجيع الماتيريال صاروا أنا يسأل أستاذ جامعة دولة بعدين بيسبير يا سيد مالك فاضل بعدين بيسبير وتاجر كله وبيع تهيئة كذا بعدين بيسبير كم تاني وتاجر وصنع أبعدها لكن صار حكمنا والله بالبانصة صار ليش زيادة حكمنا لأن تلاقي بيزور بانصة جاي واحد جاي ما جاي وربيني غير جميل مثلا هي كذا أو كذا بس هي زوج زوج الحكمة جاي فهاي شغلنا على زمان أنا دور خير كي يعني جوالك أنا كشتبه وكما كسكتوش أنت بس دوي كارد دسكلي أنا عادي دوي كارد دسكلي تطشوشي لا عادي تطشوشي 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 أو كي معاملات كي أشوف كسكتير بو المارشية لازم تطبيق وزارة الناس كده عشان يصير صحيح بس هي بيستفيد أو تقوى هرمون وبروتين ماشي في هرمون الإنسان بس مش يفايد ولا بيجي أو هرمونات توازن نشي توازن جاني توازن بين المشيطة والمشيطة من بعد بس مشتي فتواني جاني خبرة كا تشين بس كاتك فين بعدين ليش قانوني ولا عازل ولا تور مورفين درمانية في الدروية يعني كان المسلمين مورفين مشاركة أو كاتا طبعا يجب تسمع زيادة تكرار النوم كوستا أو كاتو كسرنا شان شكرا
هالشيء اللي كدوه حتى على وجود زي كدوه هذا الشيء استفاده بهذا فهذا بدرس ليش نعمل اصلا وقتها بويا كتبتي يجب فعل كان شيء فبلاش جاري وجا وانا مش هو مخوف كذا وزانك بس اذا في شيء ثاني ولا هو رايي شيء هذا بعدين جاي تمام هو شيء في شيء فعلا كده يا بابا كان سهل بالنسبه جروبي دور جلسه جروبي دور طبعا كفيني تشارك طبعا انا بس كده بس كان شيء طبعا تجربه الوقت ساعات شيء وصار سريع بعد واحد سريع كم دقيقه شيء ده انا كنت بتجربه طبعا هذه السنة كما يقول الشباب خدني هو يعني صدر الرياضة تعمل الاستثمار يعني السنة وطبعا كان كده واحد طبعا بس هو خبرات ممكن سكبار وليه بسيطة تفاصيل ما نعرف شيء أم يشتغل نتيجة يكمل زود زودات أوانت تشيش كله لازم يعني الواقع يعني مشكلة شغلة باش السوريا أبجو بس جوري دوام أوانت لزمني شيء يرجع يشغل فيك شيء طالع أثناء الوقت يعني مثلا يا هو إيش كده يا هو إيش كده يا هو شيء عميق ولا كسر شيء ثمانية إيش عقل حدود سياسات ولا سوالف هذا مشاكل شوية هذا سكت لوازم يمكن تفيد له تأثير أنا جزء المعارضة تشجع كتيرش هم زور قابلها وقابلها مهم وأول عيبة يكتينا لدلوقتي جزائر يشكيان وجولي بجرمان لنكتينا هي الأمور اسمها كاربان أولانش زوزر معرضة كثير أما شيء أولانك زوزر زور معرضة كثير رسالة حكم ياسر شيء طبعا مو خوارد ياسر دو حكمية حكم شانوية بتاوان لك طبعا لا يطلب من وياه هذا مجرد فعلا الشيء كسكري كذلك يا ساكت دائما ما ديسي لو يا ساكت راسك ساعة بدو مثلا بغرامات لما يبين لك تكني المزايا وراح حبس بدل صار كذا صار حبس شر كان لا شيء أواحد مياسي أو على الشيء حكم كثير الجوال دواء إلزام حكومة كله طبعا مياسي وبعد مياسي علاقة بس لو ما نقول سنين إنفاذ تعالي شلون يمكن هذا مفروض يعني هذا ما مسألة طبعا مياسي شيء بريتيا لو مياسي كذا وكذا يتفاقم متحدون فكيف يقول هذا الكلام أحكام قال مياسي شو هذا لو يعطس فقير يؤدى يا ساكت تقريبا زوج دوطان نقول ليش دولتين عالمية أولا الحكومات سترك داعي مش ناسي لا نبجل مش ناسي سترك داعي مو ريهابيليشن مو إعادة أم سنترا أم كسا حاكم زاني حاكم بيجري سزاي كسكان يوسف أويا يعني تصالح الدولة توالي سجني كان بيطلع سجن وشوانه بينير وأوصل لما هو يشرح معنا كان بيوسف شيء دكتور وزن هذا درماني طبعا ليه وليدرس
طبعا الديانات الدينية اللي كانت مشاهد في الأول الإسلامية اللي نبع بها لكن جاء الموضوع الذي كان عمل كان خوي كان زوجي كان ايش بدون بس شنو بعد زي قال الشيء يعني طبعا الله سبحانه أمسم ترى دخل حق الركوب يقسم كلهم نعرف كلهم مدة السلمانية الإسلام السلمانية رأسه جديد سنة يعني حكمتي هذا يا أخي الوازار يعني بس خلص بدرس الدنيا أصلا بس ومن زمان بس الدنواني لأن هذا الأفراد جل شيء الاستفادة اللي جت كذا بس أنا مش بقول من زمان وانا بقول في قبل الولايات علاج يعني بس موضوع يصير والله بس أو يوزع بس أنا أقول بيقرأ بس أنا أقول يرجو إلى الأفراد بشرة يونية بتاع يستلم أو إيش وقت دكتور يدري ما دكتور أفراد بتنهار به يحتاج كلام على جد أما هذا جرام يصير هو كلام يلا بس إسلام طول إحصائيات الجواب الأساسي إحصائيات ست إحصائيات زور أنت بتشارك السلطان دكتور أفراد ليش ما بس يعني سبع قبول وتوالي ابتدائية تجدائي الناس يسمى لها مشكلة في الشمال لو شعبية شمال سنتين إبراهيم أو كساني متى يبتيع بالفرق بين كسكة زانية أنا هيش بداياتي مجمعين يا كسكة تيجي كمراتي بهذا زاني بهذا وزاني نجم نفسي تاري يعني بتاع بمين نفسي كتير تيجي بقولي خوي منازع بالرصاص يشتغل علمي نفسه زوجات بس إذا مش قدني هي بتوعي مثلا تحريك جد العلاج مثلا مثلا ما قال أوكي بس يزوري قوانين قوانين شو بنوع هذا قوانين شو كانوا وقت شاك شو بنوع كم قوانين كذا شاك أو بس كان شاكوه بس شيء أسهل ولا جاوزه بدينا كده ويكمل الاجتماعات كسا ناونا تريد بتستكمل أول وأمني ولا إيش ما بيروح على جبل كسا وشيش أسهل درته ما كده ما فريسو ما كوني ده بعد ما وش قلت لا بس أنت قلت دراسة تو تأتي نرى سياق يمسي دورا ليش هم تبنيش أجل بعض زعموا كانوا هنا ما صاروا لقبينين ما أقول أساسا تشيء لكن بعض يقولون وحياة زوجة أيام النارية همغري أبدا كانت مزامة الجدارة ثانيا صار يمكن أجل بيمسي يشبه بيمسي وإذا ما دور براسين حملة شو كريش كذا المواقفات تدبير له ما أدش إيروي نادي أخرى ولا تبطل أو صار تبريد بدون من زي أخوي بس شوف براسين أقول في اليوم كل بيمسي هذا البيت وبين ما دور الآخر نعمة تبي تشالنج نعمة تبي كورانج زي ما تقول يشوفوا اللي لو ده ممكن في الأرض لا ممكن أن يشارك تأثير فعلا بس وهم فواتا أمسك هذا لو كنت تروي راسيين ذاك الموضوع أمر ولي وين هنبسط لك بدأوا يسألوا وبعيد لو كان زوجة مشغولين لبعض شو قايل لبعضهم بس بعض كان قايل شو حسب تلفون شات لكن يا زوجة مشغولة كانت كم ترى أو كذا فراغي يعني
زۆر علمی نەفسەوانە نازانم بەس ئینسانەکانی کەڵاقات دایما تەنها بە بۆشتی انحراف ويخدم أمام راستي للرؤى إما حملات وأنا بدون زاركان ومصارفات ومصاري أنيبة ولا زال يعني يجزوني هي بس خالد يعني بس يسوون مع مصارف ولا حاطش وأنا أقصد كان يمكن تبي نفسي ما وصل شيء وشيء عام زيادة جدول وقابل كانش بين السفرات هذا إذا شو نخوي وفيه ولا نخوي بين السفرات كلمة أو بناء أو وكانوا شاكينه هل بصدق استشاري خوي من ضمن ما بكسي هالزكاة بشيء شرك بين مواليد الأمريكي ولا تشارين ممكن لا تشارين معنا ولا مش شيء معنا تشارين معنا ممكن يعني تيجي اشتغلنا ممكن ترى الدنيا ك أمدي عليه ما تبغى بيش برا لو تبغى صار كده صار كده ودو ده ما تبغى وأنا فاصل الجوار جيران هل لازم يبيني لا أم صار هذا صار شو عندي رجال فوق راسن باسكت أويك ما بس نبيلن لسرتك سكانش ما أماجن بوكر تيور بيولوجي كان تيور درونية كان زيادة تركيزيا مثلا تاك كسكان خويا بلام تيور كومونسيا كان بوليك دان ولا دياري مادة هوشبرن و آنو دبوان وبو دياري شي كومولاتي كلاشينجي كومولاتي هاتوسري وهذا تنها شخصتا كسكا برپرس نیه لدروزبونی بارودۆخێکی لەم چەشنە و بۆ چارەسەرکردنیشمان تەنها خۆی بەرپرس نییە بەڵکو کۆمەڵگاکەی بەرپرسە کۆمەڵی بارودۆخەیە کە دواتر شیەکەی کەواتە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و ئاڵودەبوون بوونەتە دیاردەیەکی کۆمەڵایەتی لەسەر ئاستی جیهانی و ئەو ئامارانی کە لەسەر ئاستی جیهانیەیە و ئەو ئامارانش کە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراقا هەیە نیشاندەری زیادبوونێکی لە ڕادەبەدەری هەم بەکارهێنان هەم بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان بۆیە ڕاستە دکتۆر ئەحمەد ئاماژەی بە ئەوە کرد کە بارودۆخی ئێمە باشترێکە لە چاو هەندێک وڵاتە بەڵام هەندێک ئامار باسەکەی بارودۆخەکەمان ئەو باشە نیە بەڕێزان کە ئێمە چۆن قۆڵی هێڵماڵی من بڵێن یا پشت بێنەوە بە ئیسلاحەت بڵێن گرفتمانە ئێمە لە کێشەیەکی گەورەیە و ئەم ناوچەی ئێمە بە تایبەتی بۆتە ناوچەی ترانزیت دواتر لەسەر نەخشەکە کە بەخاوی لەتەوەیەکیتەکانیشی لەسەر کردووە بڵێن ئۆفیسی عێراقیە دواتر پیشانیە بازای بارودۆخی هەرێمی کوردستان چۆنە؟ لە ساڵی 2023 بەبێ ئەم ئامارە تەواو لە چاکسازیەکانی هەرێمی کوردستانەوە دراوە هەم بە کەناڵەکانی ڕاگەیەن هەم بە دەستگا فەرمیەکان 553 کەس حکم دراون 449 حکم درایان بازرگانی مادەی هۆشبەر کەواتە وەسعی کۆمەڵگای ئێمە نەک تەنها هەر بەکارهێنەری مشکلەی بازرگانیی گەورە لە ناوچەی ئێمەیە هەیە و جگە لەوەی کە ژمارەی حکم دراوەکانمان ئەگەر هەمووشی خەڵکی هەرێمی کوردستان نەبن ڕەنگە خەڵکی ئەم راولاشی تیابێت وڵاتەکانی دراوسێمانی تیابێت ناوچەکانی دراوسێمانی تیابێت بەڵام ڕێژەیەکی زۆریان لای خۆمانە لە 5 مانگی یەکەمی ئەم ساڵ واتە ساڵی 2024 یعنی نوێترین ئامار کە بڵاو کراوەتەوە 943 تۆمەتبار دەستگیر کراوە یعنی ڕێژەکە کەم نییە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە لەو ڕێژەیە 367یان مامەڵەی بازرگانیان بە مادە هۆشبەرەکان جا هەم بەشێکیان بەکاریشیان هێناوە و بازرگانیشیان کردووە طبعا ئەم بازرگانیە دواتر باسی چیەکەین ئەو ڕێژەیەشەکەین کە چەند مادە لە 2019 و تاوەکو 2023 چەند بە کیلۆ و دواتر چۆن ئەبێ بەقەم گەورە ئەگەن کە دەستی بەسەر ئاجورێنە هەرێمی کوردستانە
بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان تەمەنیان طبعا لە ١٨ لە نێوان 18 بۆ 30 ساڵە، واتە شەریحەی گەنج، واتە توێژی گەنج. نەوەی داهاتووی ئەم کۆمەڵگایە بەپێی ئەو داتایانەی کە هەیە زۆرترینیان گەنجن، کەواتە تۆ چالاکترین توێژی کۆمەڵگاکەت بەرکەوتەی چییە؟ بەرکەوتەی مادە هۆشبەرەکانی. بۆیە پێویستی بە ئیشکردنێکی زۆر جدی هەیە. لە ١٠٠ ڕەگەزی نینێن ئافرەتان لە بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان، لە ١٠٤ خوای 18 ساڵە. من خۆم لە ساڵانی پێشووە تقریباً 6 ساڵ لەگەڵ ڕێکخراوی ناوپارێزی کوردستانەکانم بوو بەڕێوەبەری پرۆژەی دادوەری نەوجەوانان، ئەو نەوجەوانانی کە بەرکەوتنیان هەیە لەگەڵ یاساکان. بەشێک لە کەیسەکانیان ئەمانە هەڵدەن تووشە و دواتر بە ئاسانی ناتوانین ماچ بکەین. و گرفتی گەورەتر بۆ کۆمەڵگا دروستکردن و کێشەی تریشی هەیە. بەڕێزان، ئەم ئامارە ئەمە هی UN UNODC بڵێن سەرچاوەکێتی کە لە ساڵی 2019 بۆ 2023 ئەم ئامارەی بڵاو کردوتە. طبعا ئەم ئامارە تا 2023 وەرگرتووە، کۆتایی 2023، بەس ئامارەکە خۆی تازە بڵاو کردووە مانگی 6 یا 7 ئەم ساڵ بڵێن راپۆرتەکان بڵاو کردووە. ئەگەر سەیری بکەین بۆی کە لە مەترسی مادە هۆشبەرەکان وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی تێبگەین، زۆر گرنگە ئاگامان لە زیادبوونی ئەم ئامارانە بێت. لە 2019 هەندێک مادەی هۆشبەر هەیە لە کوردستانە هەر دەستی بەسەرا نەگیرەوە. طبعا ئەمە ڕێژەی دەست بەسەراگرتنی مادە هۆشبەرەکانە لە هەرێمی کوردستان بەپێی هەم لە ناوچە سنووریەکان هەم لە ناو شارەکان و دواتریش هەندێکیان لە مەقاڵیشەکە دەستی بەسەراگیراوە. دواتر نەخشەکە پیشانەیە. ئەگەر سەیریکەین بابەتەکانی حەشیش ڕێژەی 20 کیلۆ لە 2019 20 کیلۆ پۆنت 6 بووە. بابەتی ئەفیون و بابەتەکانی تر ڕێژەی تقریباً 24.5، یعنی هەمووی لە 20 کیلۆ 50 کیلۆ تا 100 کیلۆ ئەوە. و دیاریکراویشە لێرە ئەگەر بینە سەر 22 بۆ 23 بەڕێزان ڕێژەی بڵێن دەستگرتن بەسەر مادە هۆشبەرەکانە فەجوەیەکی زۆر گەورەدا و ڕێژەکە زۆر زۆر زیاتر ئەبێت. ئەگەر سەیریکەین بەس مادەی حەشیش لە 2023 119 کیلۆ پۆینت 3 دەستی بەسەراگیراوە، لەوێ چەنە 20 کیلۆیە، یعنی بەس مادەی حەشیش. ئەگەر سەیریکەین سەوزەکە باسکت یاوە سەوزەکە، ئەگەر سەیریکەین هێرۆین لێرە ڕێژەکە لە 2020 زۆرترین ڕێژەیە، بەڵام لە 2023 کەمی کردووە. بەڵام مادەی تر دێتە ناوە کە ڕێژەکەیان زۆر زیاد دەکات کە مادەی کریستاڵ، خەتە پرتەقاڵیەکەمان مادەی کریستاڵ کە دکتۆر ئاماژەی پێکرد کە زۆر مەترسیدارە. ئەگەر سەیریکەن 745 کیلۆ دەستی بەسەراگیراوە لە 2023. باشە هەر کیلۆی لەبێت چەند کەس توش ڕاستە بەشێکی ئێمە ترانزیتی نەچێت بۆ وڵاتەکانی تر، بەڵام لەم ڕێژەی بەشێکیشی ئەچێتە ناو کۆمەڵگای ئێمەوە، هەر گرامێک دەبێت چەند کەس توشکە. مادەیەکی تر دێتە ناوە کە لە شێوەی حەبێکایە کاپتیگۆل، ئەمە ڕێژەکەی هەر زۆر زۆر بەرزە. طبعا ئەمە لە تقریبا لە 2022 دێتە ناو دەستی بەسەراگیرێت، پێشتر مادەیەمان هەر نەبووە. ئەگەر سەیریکەین 1300 یعنی نزیکەی 1400 کیلۆ لە مادەی کاپتیگۆل دەستی بەسەراگیرێت. ئەمە بارودۆخی سنوور وڵاتی ئێمەیە لە هاتنەناوەی مادەی هۆشبەر بۆ ناو کۆمەڵگاکە. بۆیە دۆخەکەمان هەروە ئاسان نییە بڵێن بارودۆخمان باشتر لە چاو ئێرانە یاخود لە چاو باشوور و ناوەڕاستی عێراقا، بارودۆخەکەمان خۆبسترێکە. بۆیە ئەم جۆرە لە ڕاهێنان هەم لە ناو زانکۆکان بە خوێندکارەکانمان بکەین، هەم لە وەزارەتی پەروەردە و وەزارەتەکانی تریش بەڕاستی
زۆر ضروری و کارێکی گەورەکەن بۆ ئەوەی کە ئیش لەسەر پریڤێنشن بکەین یاخۆ پاراستنی خۆمان بکەین. بەڕێزان، ئەمە نەخشەی هەرێمی کوردستانە و ئەو مادانەی کە دەستگیرەوە بەسەری. ئەگەر سەیرکەن هەولێر زۆرترین ڕێژەی بەرەکەوێت، هەولێر زۆرترین ڕێژەی بەرەکەوێت لە سلێمانی لە ناوچە سنووریەکانمان مەنتقەی سۆران، مەنتقەی لە سلێمانیش لە ناوچە سنووریەکان، مەنتقەی کەرکووک، یعنی ڕێژەیەکی بەچەوت تەنانەت مەتاڕەکانیش وەکو ترانزیت بەکار هاتن. بەشێک لە من جۆن لە کەیسی سزادراوێک بێت کە بەڵێ ئەوە کە بە مادەی هۆشبەر سزادراوە، یاسای هۆشبەر سزادراوە، باسی لەوە کرد کە دواتر هاتووەتە دەڵێ هەڵێ لە ناو چاکسازیە من بە ئاسانی دەستم کەوتووە، بە ئاسانی لە ناو چاکسازیە. ئێمە من خۆم برایەکم هەت لە ناو چاکسازیە کارەکات بە ئیش لەگەڵ کەیسەکانی مادەی هۆشبەرەکەن، طبعا لەگەڵ دکتۆر ئەحمەد بووان لە ئاورەخای وشار. بەڕێزان، کەیسی زۆرمان هەیە و گرفتەکە ئەوەیە بەناو ئەم دەستگا ئەمنیانە شاشەتە ناو ئەم دامەزراوە ئەمنیانە. ئەی ناو قۆڵانەکانمان، ناو گەڕەکەکانمان، ناو کافریەکانمان، ناو شۆلە گشتەکانمان بەچین تریتیان. کەواتە بۆ ئەڵێن مادەی هۆشبەر دیاردێش کۆمەڵایەتیە چونکە کلیلی تاوانەکانی ترە. واتە تەنها کەسی بەکارهێنەر بۆ ناوەسێ ئازاری تەندروستی و جەستەیی خۆی بدات یا ئازارێکی دەرونی خۆی بدات، بەڵکو ئەبێتە چی؟ ئەبێتە سەرچاوەی مەترسی بۆ خێزانەکەی و بۆ کۆمەڵگاکەشی. باش، ئەو هۆکارانە چین لە پشتی هۆکار کۆمەڵایەتیە؟ ئەو هۆکارانە چی کە لە پشتی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە؟ ئێمە خۆتان شاهیدیەوە، هەمووتان ئەندامی خێزان لەناو هەریەکێک لە خێزانەکان لەناو کۆمەڵگایە. گرفتی گەورەی خێزانیمان بۆ دروست بۆ بەڕێزانمان. یەکێک لە گرفتەکانەوەیە کە پەیکاڵبوونەوەی ئەو پەیوەندی خێزانی ئەندامانی خێزان کە لەگەڵ یەکتریان اینجا بەهۆی بەکارهێنانی بابەتەکانی تەکنۆلۆژیاوە بێت، بەهۆی سەرقاڵیمانەوە بێت، بە هەر بابەتێکی تر و ئیشوکارمان بێت یان هەر بابەتێکی تر بێت، پەیوەندی کۆمەڵایەتەکان لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان واکات کە مناڵەکانمان کە گەنجەکانمان هەرزەکارەکانمان پەنا بۆ چی بەرن؟ پەنا بۆ بەرن کە بەدوای بەدیلی تیا بگەڕێن بۆ جێگرتنەوەی پەیوەندیان. گەڕانیان ئەگەری تووشی کەسانێکیان بۆێن کە ئەم مادەیە. هەڵوەشانەوەی خێزان یەکێک لە کارساتە گەورەکە بۆ ئەوەی کە تاقەکان ئەندامانی خێزان کە سەرگەردانە بن، تووشی دەیان کێشەوگرت بن، تووشی دادانەکانە بن، انحرافەکەن، پەیوەندی بە هەڵوەشانەوەی خێزانە. کاتێکە دایک و باوکێک لە یەکترجیابنەوە ئەو شەریحەیەمان بۆ دروستەکە کە زۆرترین ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەرەکان گەنجانە. بۆ لەبەرەوەی کە بۆ چارەسەرکردن و دوورکردنەوە لەو کێشەوگرتانە پەنا بۆ شتی تر ئەبات، نەک هەر تەنها مادەی هۆشبەر، بەڵکو دەیان لادانی ترەیە کە ئەگەر مناڵەکە هەرزەکارەکە مێردمناڵەکە تووشی بێت بۆ دواتر لە گەورەیشە بە ئاسانی دەتوانێت وازی لێبێنێت. بۆیە ئیشکردنی ئێمە لە بابەتە کۆمەڵایەتەکانە ئەبێ بەهێزکردنەوەی بەهای خێزان، بەهای خێزان و قسەکردن لەسەر گرنگی خێزان لەناو کۆمەڵگایە یەکێک لە بابەتە گرنگەکان بۆ ئەوە کە بۆ زۆر دیارێتر ئێمە بتوانین بەکاربێنین. چونکە هەر لە بەکارهێنانی ئایپادەکان لە منداڵان ڕەنگە یەکێک لەو هۆکارانەی کە منداڵەکان تووشەکە ئایپادەکەی بێت، مۆبایلەکەی بێت کە تووشەکە تووشی گروپە بێت، ئەچێتە دەرەوە لەگەڵ چکێران کێشەیە بەکار مەشروع بەکارهێنەوە دواتریش ئەگەری یەکە بێتە مادەی هۆشبەریش. گروپی هاوڕێ و هاوتەم یەکێک لەو هۆکارە گرنگانەی زۆربەی توێژینەوە دەرونی کۆمەڵایەتەکان تەرکیزیەکەن لەسەر بابەتی
هاوڕێ و هاوتەمەنەکانی خۆیانەکە لە ڕێگەی و فێرەبنەوە بە ئاسانی لەبەرەوە کە خێزانەکان بەتایبەت خێزانەکان کەمتر ئاگاداری گروپی هاوڕێیان بۆ بەتایبەتیش لە مەرحەلەی هەرسەکاری هەوڵەزان هونەری هەرسەکاری جۆرێک لە دوورکەوتنەوە لە خێزانەکە لە ئەندامانی خێزانە ئەگەر دایک و باوکەکە زۆر هۆشیار نەبن بۆ گرتنە خۆی مناڵەکان بۆ گرتنە خۆی طبعا لە ڕووی سۆز و خۆشەویستی و دارکردنی پێداویستیەکان ئەگەر توانای گرتنە خۆیان نەبوو ئەوە لە ناو گروپی هاوڕێکانیان ئەتوانێت ئەمە بدۆزێتەوە. شکستێنان لە خوێندنێکێکی ترێ لەو هۆکارانە بۆ خۆشی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان کە دواتر لە کاریگەریەکانە باسەکەی ئەبێتەوە گرفتێکی گەورە بۆ پرۆسەی خوێندن کە هەیە بۆ دیدارە بە ئێمە و زانکۆ. کۆتاوانەمان لەلایەن بەڕێز عەقیل ئیسماعیل عوسمان عومەر ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانە داوا لە بەڕێزێکین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وانەکەین. ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ماندووبوونتان، سپاس بۆ سەرۆکایەتی زانکۆ بۆ ئەو ئەرکە نیشتیمانی و نەتەوەیەی ئەیبینن بە دڵنیایی ئەم ئەرکە جەنابیشتان سەرەڕای ئەرک و ماندووبوونی خۆتان ڕۆژانەی خۆتان واجبی سەرشانی خۆتان ئەمە ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی نەتەوایەتیە بەڕاستی هەر کەسێکی کەش لەگەڵ جەنابتان بەشداریەکە ئەوەندەی من پێی تێگەیشتم لەم دەورەیە بۆ دەوربینینتانە لە داهاتوو لە ناو زانکۆ و لە ناو پەیمانگا و لە ناو کۆمەڵگەی کوردەواری کە بەڕاستی کاتێتی دەمێکە ئێمە وەک ئاسایش لە هەموو پانێڵەکان و هەموو سیمینارەکان داواکەین مامۆستایانی زانکۆ بەڕێز پزیشکەکان بەڕێز دادوەرە بەڕێزەکان بەجددی بێنە سەر خەت لەسەر ئەم بابەتە کە هەتا وەک جەنابی کاک حاکم باسی کرد حاڵەتە تا نەبووتە دیاردە کە بۆ دیاردە ڕەنگە هەمووتان لە من باشتر بزانن کە چارەسەرکردنەکەی زۆر زەحمەتە و پێشمان ناکرێت. ئەوەی من لێرە ئەرزی جەنابتانی بکەم لەسەر مەسەلەی ئاسایش و دەوری لە قەڵاچۆکردن و نهێشتنی مەوادە هۆشبەرەکان ئەرکەکانی ئاسایش بە سەریعی گفتوگۆیەکی لەسەرەکەم و شتێکی لەسەرەڵێم زائید هەڵسە و کەوتمان لەگەڵ مەوادە قانونیەکان کورتەیەک لەسەر یاساکەن کە جەنابی کاک دکتۆر کاک حاکم زۆر بە وردی باسی کرد پێم خۆشە ئاماژە بە سێ مادەیان بم کە ڕاستەوخۆ ئێوە بۆ گفتوگۆتان لەگەڵ هەر هاوڵاتیەک هەر خوێندکارێک لە هەر کۆڕ و کۆبوونەوەکە جارێکی کە پێویستان بەو سێ مادەیە بە تایبەتی هەمووی مادەی زەرورن بەڵام سێ مادەیان کە زۆر زەرورە من پێم خۆشە دووبارەی کەمەوە و تەکیدی لەسەر بکەمەوە نەک شەرحی مادەکان بکەم. ئەرکی زانکۆ و مامۆستایان کە من زۆر جار لە پانێڵەکان لە سیمینارەکانی زانکۆ و لە ڕێکخراوەکان بەشداریەکەم بەڕاستی مامۆستایانی زانکۆ بە تایبەتی ئەرکی قورستان لەسەر شانە ئەرکی گەورەتان لەسەر شانە و داواکاریەکەش ئەمەیە جەنابتان بەو ئەرکە هەڵبسن ئەو دەورە ببینن کە ئێستا من بەرسەرنجی خۆم قسەیەکی لەسەرەکەم. سەرنجێکی جەدەین لە ئەنجام لە دوا ئەنجام لەسەر من قسەی خۆم ئەکەم لەسەرەوەی ئەم کۆڕانە ئەم سیمینارانە ئەو چاوپێکەوتنە و دەوربینینانەی جەنابتان لە داهاتوو ئەیبینن لە ناو کۆمەڵگە لە ناو خوێندکارەکان لە ناو چین و تۆژە جیاوازەکان بەڕێی من بە سەرنجی من بەکوێ ئەگا بەپێی تەجروبەی 23 ساڵەی ئیشکردنم لە ناو سلکی ئاسایش و بە تایبەتی لە ئێستادا لە مەجالی مادەی هۆشبەرە. بەڕێزەکان لە لای جەنابتان بە دڵنیایی ئەوەی منەیزانم ئەرکی ئاسایش چییە ئێوە هەموو مامۆستای زانکۆن بە دڵنیایی جگە لە بابەتە سیاسی و نهێنیەکان وەک من شارەزان ئەرکی ئاسایش بریتیە لە قەڵاچۆکردن بە دوواداچوون دۆزینەوەی بەرهەمهێنی مادە هۆشبەرەکان ئەوانەی ئینتاجیەکەن و بەرهەمیەهێنن خوا بمبورن با پێشەکی من شتێک بڵێ من نەهاتوم محازەرە بەم داوای لێبوونتان لێکەم ئێوە هەموو لە من لە پێشترن هەموو لە من لە هەچەنە منیش هەر وەک هەندێکتان خریجی کولیەم بەڵام من ئێوە بە قدوە و مامۆستای خۆمەزانم نەک من بێم محازەرە بەم تەنها هاتووم ڕوونکردنەوەیە بەم و پێشم خۆشە لە دوای چەند دەقەیە قسەکردنی من مناقەشە بکەین گفتوگۆ بکەین ئێوەش کەوتومەتە بەردەستان وەک ئەفسەرێکی ئاسایش فرسەتی واتان ڕەنگە هەموو کاتێ بۆ هەڵ نەکەوێ هەرچی لە دڵتانەیە هەرچی ئەتانەوێ بیزانن
من وەک خیبرە و تەجروبەی خۆم نەگوتە بێژی دەستگای ئاسایش بەسەر چاو ئەوەی من لە توانای من و لە زانیاری منابێت جوابتان بەمەوە مناقەشەیە بکەین بۆی کاری داهاتوومان بەرهەمدار بێ نەک ئەم دانیشتنەی ئێستەمان بەرهەمدار بێ کاری ئەو دەورێ و ئەو مەهامەی کە جەنابتان ئەرکتان بۆ کێشاوە بەرهەمدار بێ گفتوگۆ و مناقەشەیە بکەین پێم خۆشە نەک من قسەکەرەکە بم تا کاتەکەی من تەواو بێ قەڵاچۆکردن و ئەرکی ئاسایش قەڵاچۆکردن بە دوواداچوون و دۆزینەوە و دەستگیرکردنی بەرهەمهێنی مادەی هۆشبەر بە دەرەجەی یەک دوو بازرگانی ئەوانەی بازرگانی پێواکەن کڕین و فرۆشتنی پێواکەن سێ ئەوانەی ئەیگوێزنەوە چوار ئەوانەی کاری گواستنەوەکەکەن پێنج ئەوانەی کە بەکاری هێنن زۆر قسە ئەکرێ لەسەرەوەی ئەوەی ئەگیرێ ئەوانن کە بەکاری هێنن کە جەنابی کاک حاکم زۆر بە وردی قسەی لەسەرەوە کرد کە بەکارهێنەکان مزەحین بەڵێ من بەڕەسمی پێتان ئەڵێم وەک ئاسایش تا ئێستا ئەو نەزڕەیە لە لای ئێمە باڵا دەستە کە بەکارهێنەرانی موادی هۆشبەر مزەحین بەڵام بە قانونیش تاوانبارن ئەوە جەنابی کاک حاکم بۆ ڕوونکردنەوە با من نچمە وردەکاریەکەی بەڵام ئەوەی لە لای ئێمە هەیە نەزڕەی ئێمە بۆ ئەم بابەتە بەرهەمهێن بازرگان ئەوانەی ئەیگوێزنەوە تاوانباری سەرەکین لە لای ئێمە بە دوواداچوونی سەرەکی بۆ لە لای ئێمە بە دوواداچوونی سەرەکیە بۆ ئەم سێ وەجبەیەیان نەک وەجبەی ئەوەی بەکاری هێنێ ڕاستە بەکارهێنەرەکان واز لێ ناهێنین بەڵام بە شێوەیەکی سەرەکی کاری ئێمە لەسەر ئەو سێ چینەی بیدایەتە ئەرکێکی تری ئێمە هەڵس و کەوتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە زانکۆکان بە مختەبەرەکان بە لایەنی تەندروستی ئەو شوێنانەی کە هەندێک مواد بەکاری هێنن مۆڵەتیان پێویستە و مۆڵەتیان ئەدرێ ئەمە ئەرکێکی بەڕاستی ئەرکێکی لاوەکیمانە ئاسایش لەوەتی ئەم حاڵەتە لە زیادبووندایە وەک جەنابتان نەزانن گەشتۆتە ئارستێکی تر ئیتر لێرە بەدوا ئەبێ بە مەترسیدار سەیریکەین وەک دیاردە سەیریکەین کە کەشتۆتە ئەم حاڵەتە ئەوە بۆ ساڵێک زیاترە چێ هۆبە هەبووە ئەوانەتان شارەزای ئیداری و ئاگاتان لە وەزعی ئاسایشە هۆبە هەبووە بەش هەبووە لە بەڕێوەبەراتیەکانە ئێستا دەستگای ئاسایش بەڕێوەبەراتیەکی بۆ کردوێتەوە بەڕێوەبەراتیەکی سربەخۆ تایبەت بەم کارە کار و چالاکیشیان ناڵین زۆر باشن بەڵام بەخۆشمەوەکە لەو بەڕێوەبەراتیە کارەکەم بەڵام توانیومانە تا حەدێکی باش هەنگاوی باش ببڕین لە قەڵاچۆکردنی بازرگانەکان بە تایبەتی ئێستا ئامارێکیشتان هەر بە جەنابتانە دەم لەوەی تا ڕادەیەک ناڵێم لە 100% بەڵام چیمان دەستگیر کردووە چێن ئەوانە بە شێوەیەکی گشتی زۆرینەیان چێن لەسەر یاساکان جەنابتان با لاتان ڕوون بێ ئێمە وەک بەڕێوەبەراتی مخەدەرات وەک ئاسایش بە دوواداچوونەکەین هەنگاوی یەکەممان پرسکردنە بە دادوەری بەڕێز کە دیاری کراوە پێوترێ دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش هەنگاوی یەکەممان هەر هەنگاوێک بۆ ئەم بابەتە بنین بە تەلەفۆن یا بە نووسراو یا بە بینینی ڕاستەوخۆ پەیوەندی بە دادوەری بەڕێزەواکەین بۆ هەر هەنگاوێک کە هەڵیەگرین لە بەرامبەر هەر کەسێک هەر هەواڵێک هەر زانیاریەک کاری سەرەکی ئێمە لەم مەجالە بەڕاستی پێتان بڵێم ئێمە لە دواییشا دێمە سەر ئەوەی ئێمە چەند چاوەڕوانیمان لە مامۆستایانی زانکۆ هەیە کە کۆمەلگای ئێمە تاکەکانی کۆمەلگا بە جۆرێک وشیار بکەنەوە کە ئاسایش بە موەسسە و دەستگای خۆی بزانێ بەدەر لە جیاوازی حیزبی بەدەر لە بۆچوونەکانیان سەبارەت بە تاکەکانی ناو ئاسایش بۆ چووکە تاکەلایەنە مختەسە لە دوای تەندروستی مختەسە بە دوواداچوون و قەڵاچۆکردنی ئەم بابەتە لەبەرەوە جەنابتان دەورتان هەیە لەوەی چەند خەڵق وشیارەکەنەوە چەند خەڵق ئاگادارەکەنەوە لەوەی ئەوانەی ئەکەونە ناو کۆڕ و کۆبوونەوە و بەر کۆمەڵگەی قسەکانی ئێوە کە وشیاریکەنەوە لەوەی هەر تێبینیەکان هەیە هەر سەرنجێکیان هەیە ئاسایشی لێ ئاگادارکەن گوێبیستی هەندێک لە مناقەشەکان بووم مافی خۆشیانە هەندێک گلێ و گازەندە لەوەی کە ئاسایش وانەکە لایەنی جێبەجێکارەگە ناوی ئاسایشیان نەهێنابێ واناکە ئەمەش هەمووی لە چوارچێوەی ئیجتیهادی شخصی هەندێ لادان و هەندێ هاوکاری و هەندێ ئەمە ئەبێ هەڕوئەدا هەمومان ئینسانی بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا ئامارێکە خەمە بەردەستی جەنابتان کە ئێمە وەک ئاسایش چۆن تەعامل لەگەڵ ئەم کەیساکەین لەگەڵ ئەم دۆسیەکەین تا چەند گرنگیمان پێداوە لە بابەتی سەرەکی ئێمە
ئەوەی کەیان کە دڵنیام جەنابی کاک حاکم ڕوونکردنەوەی پێویستی تەواوی داوە بابەتی سەرەکی ئێمە لەسەر لەگەڵ سێ مادە زۆر تەعاملەکەین مادەی 25 و مادەی 26 و مادەی 30 کە یەکێکیان تایبەتە جەنابیان ڕوونکردنەوەیاندا تایبەتە بە بەرهەمهێن و ئەوەی کە بە زراعیە کشت و کاڵە کە من بۆ خۆم خریجی کولەی زراعەم ئەوەی کە بەرهەم دێ وەک موادی کیمیاوی ئەوەی ئەچێنرێ ئەمە زیاتر مادەی 25 ئێمە جەنابی دادوەرەکان بەم مادەیە تەعاملیان لەگەڵەکەن مادەی 26 ئەوانن کە بازرگانی پێواکەن مادەی 30 ئەوانن کە بەکاری هێنن پێم خۆشە جەنابتان لە زاری ئێوەوە هەموو ئەو کۆڕ و کۆبوونەوانی ئێوەیکەن هەموو ئەو سیمینارانە ئەو محاضرانی ئێوە قسەی لەگەڵەکەن دڵنیابن لەوەی ئەوە بزانن کە ئەوەی شمولی مادەی سیەکە ئەوەی پێوترێن بەکارهێنەری مادەی هۆشبەر لە لای ئێمە بە تۆمەتباری سەرەکی حساب ناکرێت لەبەرەوە چی بکەین بۆ ئەوەی ڕۆشنبیریەک دروستکەین لە ناو خەڵک هەندێک خێزان هەندێک دێڵێ براکەم هەندێک خوشکمان دێڵێ کچەکەم خوشکەکەم تێوەگلاوە لەم بابەتە تێوەگلاوە ئێمە بە داوای لێبوردن لە جەنابی کاک حاکم ئێمە نایکەینە بەردەستی حاکم و کەیسێکی بۆ بکەینەوە ئەم کەسە پەیوەندیەکمان هەیە پەیوەندیەکە شەخسیە تا ئێستا پەیوەندیەکمان هەیە لەگەڵ چەند دکتۆرێکی بەڕێز ئەینێرین بۆ لای ئەم دکتۆرانە بۆی نیکەین بە ئەوراق و چووکە بۆی ڕوونکردنەوە جەنابیان بە پێی مادەی 30 تەعاملی لەگەڵەکرێ ئەم کەسە سج نەکرێت زۆرمان هەن لەمانە کە نایخەینە بەردەستی حاکم پەیوەندیەکەکەین بە دکتۆرێک لەو دکتۆرە بەڕێزانی کە ئامادەیان دەربڕیوە بە تایبەتی چەند دکتۆرێکن بە بەلاشیش ئەیان بینن ئەیان نێرین بۆ لای ئەو لە جیاتیەوەی دۆسییان بۆ بکەینەوە زۆر خەڵق دێ خۆی دێ لە هەندێک ئەڵێ مناڵەکەم کوڕەکەم کچەکەم بڕواتان بێ من ئەڵێ ئەم کوردستانە لەسەر من تاپۆکەن کاتێ باوکێک دێ ئەڵێ ئێوە ئاگادار بن شتێ بکەن کوڕەکەی من تێوەگلاوە لەمە ئەمە کاری سەرەکیمان لە زانکۆ ئەبێ و بڵاوکردنەوەی ئەم وشیاریە بێ کە خەڵکەکان ئەوانی خەمی مناڵەکانیانە کوڕەکانیانە کچەکانیانە هەنگاو هەڵگرن بێن بەلایەنە پەیوەندیدارەکان بڵێن دوجار ئەگەر من لە دۆسیەکە کوڕی ئەم کابرایم گر لە دۆسیەکە بازرگانێکی تایە و لە دۆسیەکە جەنابی کاک حاکم دیسانەوەی ئەڵێمەوە باشتر ئەیزانێ ناوی لە فایلێکایە کە بازرگانی تایە و گواستەرەوەی تایە و ئەمەش بەکاری هێناوە نە حاکمەکە و نە من وەک لێکۆڵەر و نە من وەک دەستگای ئاسایشەکە ناتوانم هاوکارێکی ئەم کوڕە بکەم بەسەرف بە پێی مادە قانونیەکەی تەعاملی لەگەڵەکرێ بۆیە یەکێک لە ئەرکەکان یەکێک لە داوە چاوەڕوانیەکانی ئێمە لە مامۆستایانی زانکۆ کۆکردنەوەی جەماوەرە دروستکردنی ڕە و سەرنجە لەسەر ئەم بابەتە دروستکردنی گروپە بە تایبەتی لە ناو خوێندکارانی زانکۆکە ئیتر پێشکەوتوترین چینی گەنجی کۆمەڵگە ئەبێ لە زانکۆکانە بێ داواکاریەکە ئەمەیە ئەم گروپانە دروست بکەن ئەو خوێندکارانە و ئەو قوتابیانە ئەو فێرخوازانە نازانم چی ناوێکی لێن بێت تا ئێستا ساغ نەبووینەتەوە لەسەرم ناوە ئەوانە هەموو ئەوەی ئامادەیەتیایە لەم مەجاالەیە کار بکە تکا ئەەکەم مامۆستایانی زانکۆ تکا ئەەکەم دەور ببینن لەمەیە دەور ببینن قسەیان بۆ بکەن با چالاکی جۆرا و جۆر ئەنجام بن هەسانکاریان بۆ بکرێ ئەو ئەرکانی لە زانکۆیە ئێمە چاوەڕوانیمان هەیە لە سەرۆکایەتی زانکۆکان و لە مامۆستا بەڕێزەکان بەڕاستی ئەبێ ڕێیەک دروست بکرێ ڕێیەکی زانستی ڕێیەکی چارەسەری کۆمەڵایەتی ڕێیەکی عام دروست بکرێ بە تایبەتی لە ناو چینی فێرخوازەکانە لە ناو زانکۆ و پەیمانگاکانە ئەگەر ئەم ڕە دروست نەکەین ئەگەر ئەم سەرنج و تێبینیانە نەگەیەنینە هەموو خێزانەکان لە زمان و لە زار و لە فەهمی مامۆستایەکی زانکۆوە زۆر زەحمەتە لە ئەفسەرێکی ئاسایش لە کارمەندێک لە شوێنێکی تر ئەم شتە وەربگیرێ وەگە و پەیامی لە مامۆستایەکی زانکۆ وەرەگیرێ بە دڵنیاییش تا ئێستا کۆمەڵگەی ئێمە مامۆستای زانکۆ جێگە و مەکانەتێکی تایبەتی هەیە هەروەک باس کرا چۆن مامۆستایانی ئاینی جێگە و مەکانی تایبەتی خۆیان هەیە مامۆستایانی زانکۆش کەمتر نییە دەورەکەیان لە دەوری مامۆستایانی ئاینی بەڵام ئەبێ مامۆستا ئامادە بێ بەم دەورەی خۆی هەڵبسێ سەرباری کارەکەی خۆی و فێرکردنی تەلەبەکانی بەردەستی ئەمە دەورێکی نیشتیمانی وینە ئەبێ پێی هەڵبسین مامۆستا زانکۆ ئەبێ دروستکەری ڕێک بێ ئەبێ پەستانێک دروست بکە بەڕاستی لەسەر حکوومەت
جەنابی کاک حاکم من محاضرەکانی پێشوو لێرە نەبووم بمبورن باسی ئەو سنتەرەی کرد تا ئێستا نەکراوە منە پرسم مامۆستایانی بەڕێز زانکۆکان بە هەموو زانکۆ حکومی و مەدەنی ئەهلیەکانەوە ڕێی ئێوە لەکوێ لەسەر دروست نەکردنی ئەم سنتەرانە کوا سەرنجتان کوا پەستانتان ئەمە ڕەخنە نییە لێتان بگرم ئەمە داواکاری و پاڕانەوەی لێتان ئەبێ جەنابتان ڕەتان هەبێ ئەبێ پەستانێکتان هەبێ لەسەر حکوومەت کە ئەم کارە بکات کە ئەو سنتەرە دروست کرا بۆ خۆشبەختانە من جارێکی کەش لە وابزانم لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بوو شتێکم وت لە پای ئەو چالاکی وینانەی ئێمە ئەنجامی دەین وەک بەڕێوەبەراتی مخەدەراتی دەستگای ئاسایش بەغدا بەڵێنێکی داوە کە سنتەرێک بە شێوازێکی علمی و بە شێوازێکی مۆدێرن لە سلێمانی دروست بکە بەڵام کەی ئەیکا و چۆن بۆمانەکە بەڕاستی ئیترە و بەغدایە خۆوە بڕیارێک نییە لە دەستی بەرپرسان وینی ئێمە بێ بەڵام ڕێیەکی جەنابتان ڕێیەکی زانکۆکانمان نووسراوی زانکۆکانمان بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ لایەنە پەیوەندیدارەکان دەور و تەسیری خۆی هەیە پەستانی خۆی هەیە لەسەر چی زووتر دروستکردنی ئەم سنتەرە تا ئەم بابەتە لە حاڵەتەوە نەبووتە دیار چاوەڕوانیمان هەیە مامۆستایانی بەڕێز کارێک بکەن هاوڵاتیان فێرخوازان هاوکاری بکەن لەگەڵ ئاسایش هاوڕێیەکیان کەسێکیان زۆر جار قسەی بازاڕی ئەبیستین لە بازاڕ بابە زانکۆیکی زانکۆ بۆتە شوێنی بەکارهێنانی موادی هۆشبەر زانکۆ بۆتە شوێنی نازانم ئەم قسە بازاڕیانی کە هەیە کە لە ڕاستیە ئەمە ڕەنگە لە سایەکی ئەم قسانە ڕاست نەبن بەڵام کوا ئەو ئامەی کە ئەبێ دروست بکرێ لە ناو فێرخوازان لە ناو مامۆستایان لەو چین و توێژانەی کە پێویستە ئەمە ڕێیەکی عام بێ لە دروست بکرێ کە دەور ببینن لەوەی ئەم سەرنجانە بچوو بکرێنەوە ئەگەر کەسێکیش هەیە ئەگەر تاکێک هەیە لە کوڕ لە کچ لە کەسوکارمان پەیوەندیمان پێوە بکەن و بەڕێزان ئێمە وەک ئاسایش بە نەیشارینەوە ئێمە وەک ئاسایش هەر کوڕ و کچ و خوشک و براکانی ئێوەی یەکێکتان مامۆستای زانکۆیە یەکێکتان بۆتە مۆزەفێک لە یەکێ لە دایرەکان یەکێکتان پێشمەرگەیە لە جەبهەکان یەکێکتان پۆلیسە یان ئاسایشە دوجار منیش هەر لەم خێزانانم هەموو ئەو کوڕانی تریش هەر لەم خێزانانن چوینەتە ئەو سلکەوە لە شوێنێکی ترەوە نەهاتوین و لە وڵاتێکی ترەوە نەهاتوین تایبەت کرابین بەم کارە توانا و ئیمکانیەتی حکوومەت بە جۆرێک بەو جۆرەیە کە جەنابتان باشتر ئەیبینن ئەیزانن من دانانیشم لەسەرەوە قسەتان بۆ بکەم چ دەورەیەک چ ئیمتیازێک بەم کارمەندووینانە دراوەکە ئەچن لەم بوارەیە کارەکەن من پێتان ئەڵێم هەر وەک عامەکەی و ئیمتیازەکەش ئیمتیازە عامەکەیە و موچەکەیە کە وەریەگرین و بەڵام ئەمە ڕاکردن نییە لە بەرپرسیارەتی ئەرکی سەرشانیشمانە واجبمانە ئێمە لە ڕووی واجبمانە ئەم کارە چونکە ئیشەکەمانەوەیە و اختصاسەکەمانەوەیە بەڵام جەنابیشتان چۆن من لە واجبەکەی خۆم بە مەزبوطی و بەڕێک و پێکی ئەیکەم ئەرکە لەسرم واجبە جارێکی کەش ئەرکی نیشتیمانی و وەتەنیە ئەمە لەسەر تاک بە تاکی کۆمەڵگە مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکە هاوارەکە بوو ئەمەیە مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکەمان بیر نەچێ ئەگەر زیاتر نەبێت لە واجبە ڕسمیەکەمان کەمتر نییە ئەبی ئەم دەورە ببینین ئێمەش کە خەڵکی پرۆفیشناڵ نەبین و کە خەڵکی خاوەنی اختصاص نەبین و بە تەجروبە هاتبین ئەوەندەمان پێکراوە کە ئەیکەین ئەوەی کە من بە جەنابتانی بڵێم بۆی زۆر ناڵێن نییە ناڵێن حاڵەت نییە حاڵەتەکان هەن و زۆرن و گەشتوتە ئاستێکی بەرزیش بەڵام ئێستاش من جارێکی گەڕخنیان لێگرتم لە زانستە مرۆڤایەتیەکان کە من خۆشببینم ڕاستە موادی مخەدرمان هەیە بەکارهێنمان زۆرە بەڵام نەگەشتوتە ئەو ئاستەی هاوارەکە بۆ ئەوەیە نەگەشتوتە ئەو ئاستەی لە دەست دەربچێ نەگەشتوتە ئەو ئاستەی چارەسەری نەبێت چکە ئەگەر گەشتە ئەوە ئاستە من دڵنیام جەنابتان ئەگەر لە من زیاتر وشیاریتان بەرامبەر ترسی ئەم بابەتە نەبێت کەمتر نین ئەگات ئەگەر خەمسار بین لێ ئەگا ئەوەی کە لە لای ئێمە هەیە وەک بەڕێوەبەرایەتی لە ماوەی ساڵێک و شتێکە دروستکراوە بەڕێوەبەرایەتیە هەر ئاوا ئامارێکی دقیق نابوو ئەوەی نەبێ بە ماڵ چکە من وتە بێژی ئاسایش نیم بەڕاستی کەسێکم 20 ساڵە لەو سلکەیە کارەکەم تەجروبەیەک و خبرەیەکم هەیە ئێستا لە مەجالی مخەدرات کارەکەم
لە مانگی هەشت بۆ مانگی 12 ڕابردوو نزیکی 150 کەسێکمان دەستگیر کردووە. ئەم 150 کەسە ڕەنگە جەنابی کاک حاکم ئەوە لێرە دانیشتووە زۆرم پێخۆشە لێرە دانیشتووە گوێی لێیە. ئەم 150 کەسە ئەوەی لە بەڕێوەبەرایەتیەکەدایە سەر و 100 کەسیان یا فرۆشیارە یا ئەوەیە کە لە بینی لە وڵاتەکان ئەیگوێزێتەوە بۆ ئێرە و لێرەوە ئەیگوێزێتەوە بۆ وڵاتێکی گەر سەر و 100 کەسیان کەمترینیان ئەوانن کە بەکاری هێنن. ئەوانەی کە بەکاری هێنن ئەکرێتە فایلەکانەوە لە زمانی کەسێکی بازرگان دەستگیرەکەی ئۆتۆماتیکی یەک دوو کەسی تێکەوێت کە بەکارهێنە کەسێکی تێکەوێت کە ئیگوێزێتەوە بە ئۆتۆمبیلێک بە وەسایلێک وەسایلەکانی گواستنەوە ئیگوێزێتەوە ئەمەشی تێکەوێت لە مانگی 2024 حسابکەین بۆ ئێستا تا ئەمڕۆ کە من قسە لەگەڵ جەنابتانەکەم نزیکی 250 شتێکە ڕقم 250 حساب کە 250 کەسێکە لەم 250 سەر و 190 کەسی ئەوانن کە ئەیفرۆشن یا بازرگانی پێواکەن. ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە پێمانەڵێ ئەو حاڵەتەی کە جەنابی کاک حاکم باسی کرد حاڵەتەکە گەشتۆتە ئاستێکە ئیتر ئەبێ هەمومان ڕاچڵەکێنێ ئەبە هەمومان کاری لەسەر بکەین. ئەوەی کە ئەبێ ڕاچڵەکێ و کاری لەسەر بکات لە لای من وەک ئیسماعیل بەڕێی خۆم بە تەجروبەی ژیانی خۆم یەکەم شوێن زانکۆکانمانە لەگەڵ پەیمانگاکانمان، دووەم شوێن مامۆستایانی زانکۆکانمانە، سێیەم دێتە سەر دەور و تەسیری ئێمەمانان کە ئەرک و واجبمانەوەیە. هەج ڕەخنەیەک و گلەیەکیش هەیە لە چوارچێوەی ئەمڕینا من حازرم لە بەردەمتانم وەک مەحکەمە دانانێن، بەڵام وەک ئەوەی گفتوگۆیە بکەین ڕەنگە پێشنیارتان هەبێ بۆمان چۆنێتی تەسەڕوفمان چۆنیەتی هەڵسوکەوتمان لەم مەجالەیە من ئامادەم لە خزمەتتانە. کێشەیەکی زۆرمان بۆ دروزە بێ ئێمە وەک ئاسایش وەک جەنابتان ئەزانن پێم وتن ئێمە کوڕ و کچی خۆتانین، یعنی لە شوێنێکیکەوە نەهاتووین تیامان هەڵەکەوێ وەلەو ئێمە لە ئاسایش ئەمە نامەوێ پاکانە بێ، بەڵام زۆر دەگمەنمان تایە لە مەسەلەی ئیختیلاس و تێوەگلاو بێ لە مەسەلەی پارە وەرگرتن زۆر دەگمەنە، بەڵام ترسەکە لەبەرەوەی لە نەوەتەکان 94 و 95 و 6 و 7 کە ئاسایش دروست بۆ ڕەنگە هەمومان 400 کەس نەبوو بووین، بەڵام ئێستا کە هەموو ئاسایش بە هەموو پارێزگەکانەوە 13000 کەسین بەخوا چاکیشی تێکەوێ و خراپیشی تێکەوێ و ئێوە چێشکە بن خراپ لە منەوە دەست پێ بکەن، ئەوە دایرە کراوەیە، ئێوە مامۆستای زانکۆن، ئێوە لە هەموو شوێنێ هەم دەرگاتان بۆ کراوەیە هەم گوێ لێ گیراون. بفەرمونون لە منەوە دەست پێ بکەن گلەیەکتان لە خزمەتتان، لە منەوە دەست پێ بکەن گلەیەکتان لێمان هەبوو بیکەینە سەر و سەر چاومان. لەم وەزعی ئێستا کە بۆ ئاسایش نەیتوانیوە مافی خۆتانە، بۆ ئاسایش نەیتوانیوە کۆنتترۆڵی ئەم حاڵە بکە، جوابی ئێمە بۆ بەڕێستان تەجروبەی من بۆ بەڕێستان کە ئەبێ ئێوە بۆ ئەمە پێشنیارتان هەبێت چی بکەین. کۆبوونەوەکەتان سیمینارەکەتان ئەبێ لە دوای چاوپێکەوتنەکانی یەکتری هەر یەکەتان پێشنارێکتان هەبی یەکی بخەن چی بکەین. ئێمە سەیرێکی وەزعی جوغرافی هەرێمەکەمانەکەین، سنوورمان لەگەڵ ئێران، سنوورێکی دوور و درێژمان لەگەڵ تورکیا، لەگەڵ سووریا، لەگەڵ حکوومەتی مەرکەزی ناوەند کە ئەوە نییە تۆ بتوانی کۆنتترۆلی بکەین. ئەمە زائیدی بکە بە وەزع سیاسی و ژیانی سیاسی لەم هەرێمەیە. وەزعی سیاسی لەم هەرێمە ڕنگدانەوەی لە حکوومەت و ئیدارەدانەکەیە کە لەم شێوازی ئیدارەدان و حکوومەت لەم شێوازەی کە لەم چەند ساڵی ڕابردوو گیراوەتە بەر و کاری پێکرێ پێم وانیە لەمە زیاتر بکرێ کە ئەمەش بەڕێی من نامێ جارێکی کەژەڵێم واجبە بە چاودانەوە نییە. پێم وابێ ئێمەمانان خەڵکێک هەیە لە بەڕێوەبەرایەتەکەی من شەونخونیەکە پێم وانیە لەمە زیاتری پێ بکرێ، هەر کەسێکی گەش بێنین لەمە زیاتری پێ بکرێ. ژنا من تەمەناکەم ئەم حکوومەتە، ئەم ئیدارەیە، ئەم زانکۆیانە ستافێک دەستنیشان کەن و بیخەنە شوێنی ئەم ستافەی لەم مەجالە کارەکەن بۆ ئەوەی ئەم بەگشتداچوونەوەی ئەم قەڵاتچۆکردنە لەم قۆناغە برنە قۆناغێکی باشتر. کێشەی زۆرمان هەیە لەگەڵ خێزانی هەندێک لە تاوانباران، دوجار ئەوە خێزانی ئەو تاوانبارانە چێن خۆ ئامۆزا و پورزا و خوشکەزا و خاڵۆزا و دراوسەی مام و دراوسەی خاڵم و کەسەکانی ئێمن. من بۆ خۆم وەک ئەفسەرێک لە زۆر شوێن دەوامم کردووە، لە ناوشار
چەندین شوێنم کردووە لە قەزاکانی شارباژێر و پێنجوێن و قەرەداغ دەوامم کردووە لە هەمووی خەڵگە ناسم نەک ئەی ناسم زۆرێک لەم شوێنانە ناسم بە هەر کەسێک بوترێ بڕۆ بەولاوە لە دەرگاکەی من دوای 2 سعات دوای سعات و نیوێک لە دەرگاکەی من یەکێک لە کەسوکاری ئەمانە وەستاوە کە لێم ڕابینێ چاوەڕوانی لێم هەیە قسەیەکی بۆ بکەم تەلەفونەکەم لەوێ لە دوکانەکەی لە شوێنەکەی دەستگیر کراوە لەو دقەیە ئێستا ئەوان دوور نەکەوتونەتەوە و کەسەکەیان نەکردوێتە سیارەکەەوە تەلەفونەکەی من ئەمە هەر بۆ من وانە ئەمە بۆ هەمومان وایە ئەم عیلاقاتە ئیجتیماعیە ئێمە هەمانە بەڕاستی ئەبێ ئیسەخلاریشی کەین ئەم عیلاقە ئیجتیماعیە وئیلا ئێمە وەک ئاسایش لە ساڵانی ڕابردووی اعتیمادی لە 9.9مان لەسەر هاوکاری هاوڵاتیان بووە هەر دیاردەیەکی بینی بێ جەنابتان لە بیرتانە لە نەوەتەکان کە حکوومەتی عێراقی مرکزی زەمانی ڕژێمی پێشوو لەسەر حکوم بوو لە کەرکووک و لە منتیقەی مووسڵ و کەسێکیان دەستنیشانە کرد بۆ هەواڵگری بۆ کارێکی تێکدەرانە بۆ با هەر نەڵین بۆ تەقینەوەش لە زەمنی ئەمانە نەئەگەشتە شاری سلێمانی ئێمە دەیان تەلەفۆنمان بۆ هەڵ لە دەیان شوێن خەڵکی دڵسۆس سیارەیەک وەستاوە لەو شوێنە گومانی ئەوەی لێکرێ کەسێک لە ویایە غەریبە گومانی ئەوەی لێکرێ ئێستا ناڵین نەماوە بەداخەوە ژیانی سیاسی و ژیانی حیزبێکە وای کردووە ئەمەی هێناوەتە نیوە ئەمەی هێناوەتە نیوە ئەو نیوەیە تەسیل لەسەر کاری ئێماکە من چاوەڕوانیم لە جەنابتان هەیە دەورتان هەبێ لە ناو خوێندکارانی زانکۆ لە ناو پەیمانگاکان لە ڕاگەیاندنەکان لە سۆشیال میدیا کە ئەبێ هاوڵاتیان ئەمە بە نەزەری ئەتیبار وەربگرن ئەو هاوکاری بۆ ئاسایشیکەن بە نەزەری ئەتیبار وەریەگرن ئەگەر بتوانین ئەم پەیامەی کە بەکارهێنی موادی مخەدر ئەم پەیامە بگەێنینە تاکەکانی ئەم کۆمەڵگەیەمان بەکارهێنەرەکان مزەحین نەک تاوانبار دڵنیا بن لەوەی زۆر شتە گۆڕێ تەنها ئەم پەیامە وەک خۆی بگەێنین زۆر شتە گۆڕێ من چی بکەم لە کۆمەڵگایەکەین کچێک دێتە سەر یەکێک لە سۆشیال میدیاکان داوای لێبوردن لە هەموو ئەم خوشکانەکەم کچێک دێت لە سۆشیال میدیا باس لەواکە کە من 6 مانگە هاتوومەتە ئێرە بووم بە خاوەنی جی کلاسێک ئەی چۆن گەنجێک ڕێ لە گەنجێکی کە ئاگری کە هەموو ڕێگایەک بگرێتە بەر گەنجێکی 7 ساڵ 18 ساڵ 25 ساڵ هەموو ڕێگایەک بگرێتە بەر بۆ ئەوەی بتوانێت لە ماوەی تەمەنی هاتووەتە ئێرە لێرە بۆ 3 ساڵی تر بتوانێت بێ بە خاوەنی سیارێکی جی کلاس نازانم یەکێ لەسەر تەلەڤیزۆن و لە سۆشیال میدیا هەمووتان بە دڵنیایی لە من باشتر ئەما بینن ئەبێتە ئەڵێ جا من نازانم وایە یان نا ئەڵێ بوومە خاوەنی ئەو 1000 مەتر زەوی بوومە خاوەنی ئەوە لە سیارە ئەو بزنسێکم هەیە ئاواهیە و جەنابیشتان هەر لە جەنابتانەوە دەستی پێکەم مامۆستای زانکۆ و بەرزترین چینی کۆمەڵگا تەسەورەکەم لە ژیانی خۆتانەوە مقارنەی بکەن تێیەگەن ئەمە شتێکی تر ئەگوزەریە لەبەرەوە چاوەڕوانیمان هەیە لە بەڕێستان من شتێکم نییە پێم خۆشە ئێوە چی ڕێنمێنیتان هەیە چی پێشنیارتان هەیە چی بکەین بۆ داهاتوو ئێمە وەک ئاسایش وەک دەستگای ئاسایش لەگەڵتانین هەنگاو بە هەنگاو پشتانین پشتیوانتانە بین ئەوەشی ئێڵێن ئێمە جێبەجێەکەین من سوپاستانەکەم